بوونەوەی خوێندکارانی پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشە پزیشکەکان بەڕێزان حکوومەتی یاریمی کوردستان وەزارەتی خوێندنی باڵا سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان ئێمە وەک قوتابی پەیمانگای تەکنیکی سلێمانی ناڕازین بەرامبەر نەکردنی مەشقی هاوینە و قەرەبووکردنەوەی بە راپۆرتێکی بێبنەما کە هیچ سوودەی ئەسڵان بە خوێندکاران ناگەێنێ. وەکە زانی ناخۆشی و پەتای کۆرۆنا ڕێگریەکی زۆری کردو و زۆربەی خوێندنی ئەم ساڵمان بە هەدەر چوو بەمەش کاریگەری نەرێنی لەسەر ئێمە دروست کردووە زەرێکی زۆری بەلایانی زانستی هەموو قوتابیە گەیاندووە. بە هەر شێوەیەک بێ پێویستە هەمووان خۆپارێزی بکەنی و بەرەنگاری ڤایرۆسی کۆرۆنا ببینەوە. هەر بۆیە نامانەوێت ئەو مافەمان بفەوتێت وار کاتێک بێت پێویستمان بە مەشقی هاوینە هەیە گەرچی دواش بخرێت. داوا لە سەرۆکایەتی زانکۆ بەڕێبەری نەخۆشخانەکان دەکەین و بڕیارێکی وا بدەن کە لە بەرژەوەندی ئێمەی قوتابی بێت، چونکە راپۆرتکردنی بێتەطبیقات تەنها بێتنەکردنی ئێمەی قوتابیە و هیچ سوودێکی زانستیمان ئەسڵان پێ ناگەێنێ. تەلەبەکانمان عادەتەن بەشی بەیانیان تقریبا 100 تەلەبە زیاترە و بەشی هەر پەرستاریەکەمان ئێوارانیش نزیکی 100 حەڤە تەلەبە بێ بە هەمووی نزیکی تۆ 216 حەڤە تەلەبە بێ ئەم جیلە 4 ڕۆژی ترە چنە خەسخانەکانەوە هیچیشی علمیشی پێ نیە، نازانێت کانۆلایەدانێ نازانێت دەرزیە لێبە لە هیچ شوێنێکی دنیا من نەمبینیوە تەلەباڵە کاکە من با فێر بم مامۆساکان نایڵن. راپۆرت چیە؟ ئێستا بڕۆ لەوەی سنساخە 5 راپۆرتی بۆ دروستەکان بەبێ یەک مشکلی دیابێ ئەوە لێ راپۆرتێکم بۆ بکە بەبێەوەی تەطبیقاتەکەش بکەی بمانەرە دەرەجەتینی. بەجددی ئەمە ناڕازین و چکە شتێکی بێبنەمایە تەنانەت مامۆساکان خۆشیان باوەڕ بەوە ناهێنن کە ئەمە شتێکی زانستی بێت، چکە هیچ بنەمایەکی زانستی تێدا نییە. ئێمە بەشەکەمان وها ناسراوە کە زیاترش ئیشەکانمان عملی بێت کە ئێمە شتەکە نەبین بە عملی چۆن بتوانین شتەکەی شتی لەسەر بنووسین و زانیاری کۆ بکەینەوە.